ئێوارەتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنار مستەفا بۆ چوارشەمەیەکتر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 24 ئایاری 2023 لە سێتەوەری سەرەکی پێکاتوە. سەرەتا سەبارەت بە شەڕ و پێکدادانی پەرلەمانی کوردستان ئەوەی پێرێ بینیمان قسە و باسێکمان دەبێت، پاشان سەبارەت بە گرانی لە ئەوروپا و لە کوردستان و چۆن لە ژیانی ڕۆژانەدا دەردەکەوێت تەوەرێکی تری بەرنامەکانی ئەمڕۆمانە، پاشان زیادبوونی کێشمەکێش و منبلانەی چینایەتی کە ئەمڕۆ لە جیهاندا دەبینرێت تەوەری سێمی ئەمڕۆمانە. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن. لاگەڵمان بن. بەڵێ بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە تەوەری یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بەو شەڕ و پێکدادانەی پێرێ لە پەرلەمانی کوردستانە بینیمان. ئەم بابەتەش تاوتێ دەکەین لەگەڵ چالاکوانی کۆمۆنیست زمناکۆ عەزیز. زمناکۆ عەزیز، ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی تۆش باش، سپاس بۆ بەسەرکردنەوەی ئێوە. لە پرسیارێکی گشتیەوە سەبارەت بەو ڕووداوی پێرێ بپرسم کە پاش ماوەیەک دابڕان و نیگەرانی و عاجزبوونی پارتی یەکێتی، بەڵام سەرنجام پەرلەمان کۆبووەوە، بەڵام ئەو کۆبوونەوەکە بەو شەڕ و پێکدادان و لەیەکدان و دەست بەسەراگرتنی چاوکشی بڕیاردان و دەبەگرتن و ئەو قسە و باسانش کە دواتر تاوتویان دەکەین دێت، ئەمەوێت تێڕوانینێکی گشتی ئێوە لەسەر ئەو ڕووداوی پەرلەمان ببیستم. ئەوەی ڕوویدا چی بوو؟ ئەوەی ڕوویدا نەتیجەی ئەو ئیتیفاقەیە کە لە نێوان هەر حیزبێکا کە لەگەڵ پارتیایەکە، هەموو ئیتیفاقێک نەتیجەی تەوازن قوایە کە لە نێوان دوو لایەنی ڕکابەرە. کاتێک کە تەوازن قوا بە قازانجی لا بەهێزەکە بێ، حتمما شەرت و شروطەکانی ئەوی ژێتە پێشەوە. ئەوەی کە یەکێتیەکان یا هەر کەسێکی تر لە دەرەوەی ئەوان پێی وا بووە ئەم ڕێکەوتنە لەگەڵ پارتی سەرنجام هەموو شتێک 50-50 وەک جاران دابەشە بێتەوە، ئەوە تەسەوری غەڵەتی ئەوان بووەوە، تێگەشتنی هەڵی ئەوان بۆی کە بەم شێوازە بێ هەر کەسێک لەگەڵ پارتی ئیتیفاقەکە حتمما ئەبێت دۆڕابێ و ئەوە یەکێکە لە ئیفرازاتەکانی ئەو ئیتیفاقی کە بووە و ئەبێ ملبن بە ئەو خواستانی کە پارتی هەیەی، حتا ئەگە بە جۆرێکیش ئەمە نەچێتە سەر، هەروەکو چۆن یەکێتی لە ئاستێکی زۆر مەحدودە لە دەرەوەی پەرلەمان مینگەمینگێکی کرد لە چوارچەوەی بەیاننامەیەەکە، دواتر هیچ قسەی جدی لەسەر نەکرد، وەک بڵێ وەکو ئەمری واقع مامەڵەی لەگەڵەکە لە هەموو مەسەلەکانی تریشا بۆ شێوازەیە. ئەمە تەوازن قوا بە قازانجی پارتی نوعەن ماشکاوەتەوە لە کوردستانە و پارتی بڕیارەیە کە چوارچێوەی ئەو یاریە سیاسیی کە دایان ناوە چی بێت. بەڵام تا جێگەی عەلە العەموم تۆ لەسەر خودی پەرلەمانەکە کە ئەمە هەموو جارێک ئەم فەوزاشتانە ئەنێنەوە ئەمانە لە ڕووی واقعیەوە تۆ تەماشایکە نەگەر پەرلەمان هەرچی دام و دەستگا هەیە لە کوردستانە لە ئەوڵی ئینتیفازەوە تا ئێستا ڕۆژ بەڕۆژ بێ ئاعتیبارە بن، ڕۆژ بەڕۆژ ناشرینترە بن لە بەرچاوی خەڵک، ڕۆژ بەڕۆژ نوکتە و گاڵتەی سیاسی و قەشمەری جۆراوجۆر لەلایەن خەڵکەوە پێیانەکردی، بەڵام لە هەمویان بێ ئاعتیبارتر پەرلەمانە. ئەم دەستگایە کە سێری تاریخی کە دەبابەی بەعسیان هێنایە ناوی پارتی بە کەیفی خۆی داخا ئەیکاتەوە سەرۆک پەرلەمانەکەی هێنێتەوە ماڵەوە ئەیهێنێتەوە ئەندامەکانی پڕ کردووە لە چاوش و مەلا و شاعر و ئەنواع و ئەشکال خەڵکی دواکەوتوو لە کاتێکا کۆمەلگای کوردستان کۆمەلگایەکی پێشکەوتووە، کۆمەلگایەکی شاریە، کۆمەلگایەکی مەدەنیە و پێکهاتێ و کۆمەلگای لەو خەڵکە مەدەنی و ئازادی خواز و پێشکەوتن خوازە پێگاتەوە. بەڵام تۆ سێری ئەندام پەرلەمانەکانەکەی کە قساکەن، کە سێری فەرهەنگیانەکەی، کە سێری زمانیانەکەی تێگەی کە ئەمە چ تەرکیبەیەکە و لەم ڕوانگەیە و لەم واقعەوە خەڵک سێریەکە و ئەمە جێگای گاڵتە جاڕیە. پەرلەمان ئەگەر ئەو شڕەشی تیان نەکرێت هەشتا هەر ئەو مەکانەیە هەیە و پەرلەمان هەر دەستگایەکە کە یەکێتی و پارتی بۆ شەرعێدان بە یاسا و بڕیار و قوانین و ئەو شتانەی کە خۆیان یانێ فەرزیکەن بەسەر خەڵکە هێناویان و دایان ناوە و لەمە زیاتر ئەرکی نییە پەرلەمان. بەغێری ئەمە هیچ کارێکی جدی ئەسڵی لە چوارچەوەی پەرلەمانە ناچێتێ پێشەوە. هەر قەرارێک پەرلەمان دابێتی ئەو قەرارانە بووە کە لەسەرەوە مەکتەب سیاسی حیزبەکان و ڕابەرایەتی و حیزبانان قەراریان لەسەریە و ئەوان نردویانە و ئەمان فقط تەنها مۆریان کردووە تا جێگەیشی کە بە وەکو حیزبەکان و ئەم شەڕە بۆچی لەسەر یەکرێکەوە ئەگەر وایە ئەوە نەبێ قیمەتە ئەوە نەبێ ئەرزشە، چکە سەرچاوەیەکی داهاتی زۆر باشە بۆیان.
مثلا تو مقارنەکە داهاتێکە ئەندام پەرلەمانێک لەمایان کە هەیەی مقارنێکە بە کرێکارێکی زیرەکی ئەم کۆمەلگایە یەکدا حتا یەک بیستیش نییە زۆر لەوە زیاترە ئەمە بۆ خۆی سەرچاوەیەکی زۆر گەورەیە نایانێت دەست بەرداری بن و بە جۆرێک ئەم امتیازە ئەدەنە کەسانێکە لە چواردەوری ئەو کەسانان کە لە سەروی حیزبەکانەوەن و وەکو مەسلەیەکی تجاری تەماشایە کە مەسەڵەن بۆ نمونە بەڵگە بۆ ئەم تجارەت بوونە فراکسیۆنی یەکگرتوو لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵ بە دلیلی ئەم پەرلەمانە تەمەنی خۆی درێژ کردوتەوە کەواتە شەرعێتی نەماوە بۆیە ئەم پارەی کە وەریەگرن حرامە لە بین دوکانەیە بۆیە هاتوونەتە دەرەوەتیایە ئێستا کە پارتی خۆی بەتەنیا لەگەڵ پێگاتەکانی ئەوەی کە پێڵن کەمەنەتەوەیەکان و ئەمانە کۆ بۆتەوە و قەراریاوە ترکیبی کۆمیسیۆن دروستکە دوان لە ئەندامەکانی ئەوانە یەکگرتوو کۆمەڵن زۆر مرتاحن باشە ئەمە هەر ئەو جەماعەتە حرام خۆرانە قەرارەکەیان هەوتۆ بۆ بەمە ناڕازی نیت بۆچی بە لەو دیوە باسی حرام و حەڵاڵەکەی خۆ ئەمە هەر ئیفرازاتی ئەو حرامەیەکتر بەرحاڵ یعنی خۆشیان ئەزانن کە ئەمە چییە هیچ اعتیبارێکی نییە هیچ ئەرزێکی نییە مقارنێکە بە هەرچی ئەو پەرلەمانە فیدراڵانە هەیە کە لە سەراسەری دنیای هەیە مەسەڵەن بۆ نمونە لە کەنەدا دەیان لە ئەمریکا دەیان پەرلەمانی ویلایەتەکان هەیە پەرلەمانی مەحەلین فیدراڵین هیچیان قابلی ئەوە نییە کە مقارنێکی لەگەڵ پەرلەمانێکە لە کوردستانە هەیە پەرلەمانی کوردستان پەرلەمانی دەستگایەکە هیچ اعتیبارێکی نییە هیچ سنگ سوکێکی لای خەڵک نییە هیچ وەزنێکی نییە هیچ کەسێک نە لە کاتی ئەزمەکانی خەمیەتی کە بۆی ئەزمەکانی ئەوە ئەزمە ڕوو لە کۆمەلگا بکە نە لە کاتی ڕەونەقیشە خەڵک پێی وایەکە ئیتر ئەمە بۆی ئەم دەورانە ڕەونەقی پەرلەمانەوە خەڵک ژیانی باشە بێت بۆیە هیچ پەیوەندێکی بە خەڵکەوە نییە ئەو ڤیدیۆ کورتانی کە لە سوشیال میدیا ئەیبینی لەسەر ئەندامەکانیان لەسەر قسەکانیان لەسەر مداخلەکانیان هەمووی بۆ پێکەنینە هەمووی بۆ نوکتەیە هیچی بۆ ئەوە نییە کە موقفی سیاسی یا جدلێکی جدی یا مەسلەیەکی چارەنووساز بە پەیوەند بە ژیانی خەڵکەوە بێن لە نمایشکردن پیشانی بنەوە بۆیە هیچ تەسیرێکی نییە وە شتێکی زۆر نازلە بەڵام ئەوەی کە خۆیان ئاماژەی پێەکەن کە چی شتێک بووە مای ئەو پێکدادانە باز لەسەر قانونی بوونی بڕیارەکانی پەرلەمان و شێوەی کۆبوونەوە و دەستوری پەرلەمان دەکرێت بۆ نمونە یەکێتی باز لەوە دەکات کە سەرۆکی پەرلەمان بڕیاری دا کۆبوونەوە کە کۆتایی بێت و بەم شێوەیە بۆ کۆبوونەوە کۆتایی بێت و بەردەوام نەبێت بەڵام پارتیەکان دەڵێن کە جێگیری سەرۆکی پەرلەمان ئیجازەی هەیە ئیدامە بە کۆبوونەوەی پەرلەمان بدات دواتر ناکۆکیەکە لەسەر ئەمە بوو ئیدامەی کۆبوونەوەی پەرلەمان هەبێت یان نەبێت ئەتانەوێت لەسەر ئەمە بۆ سوودی خۆت هەموڵێن کە کامیان لەسەر حەقونیان بۆ سوودێکی ترتان هەیە خۆی مەسەلەکە کولی پرۆسەی پەرلەمانتاری و پەرلەمانی لە عێراق و لە کوردستانە شتێکی قانونی و ڕسمی و شەرعی نیە ئەگینا تۆ بێتە سەرەوەی کە وردیکەیتەوە و ئەو ڕابردووە دا ببڕی لەوەی کە چییە و سەرنجام لە نقطەیەکە بێ مقارنێکی بە هەر شوێنێکی دنیا بەڵێ قانونیە حەقیان هەیە زۆرینە قەرار باکە ئیدامە بە کۆبوونەوەکەیە و لەناو کۆبوونەوەکەشە مەجموعەیە بڕیار پەسەند کات تا جێگەی وەکو حەق و حقوق بەڵام لێرە لەسەر ئەساسی دیموکراتی و لەسەر ئەساسی دەنگدان و لەسەر ئەساسی ئەوەی کە چەند کەس موافقە و چەند کەس مخالفە قەرار و یاسا و ڕێساکان ناچێتە پێشەوە لەسەر ئەساسی تەوافقێکە لە دەرەوەی ئەماکرێ و ئەمە شتێکە لە هیچ شوێنێکی دنیا موجود نییە و نییە وجودی نییە و شێوەی ئەمریکا لێرە ئەمان ئەیکەن اتفاقات ئەکرێ کوتلات پێشتر لەسەر چوارچێوەی گشتی قسە ئەکەن بەڵام لە ئاخیرا ئەندامەکان سەلاحیەتیان هەیە حەقیان هەیە کە لەوێ خەڵک کەسانێک بن کە پێچەوانەی کوتلەکەی خۆیان پێچەوانەی حیزبەکەی خۆیان ڕای دەربڕێ و بەما کە ئەم ڕا دەربڕینە پێچەوانەیە نابێتە دوژمن اعتیبار ناکرێ بەوەی خیانەتی کردووە و کابەکە جنابێ بەمە بەڵام ئەمی کە لێرە هەیە وەک گوتم ئەمان پێیان وایە یعنی بە جۆرێک حتا ئەتوانم بڵێم خۆڵکردنە ناوچاوی خەڵکە تا ئەوەی کە ڕەت فعل بێ بەرامبەر بە واقعەکە هەیە هەمەوەی کە یەکێتیەکە بات و هاوار بۆی کە پیشانی بە ئەمە پەرلەمانێکە و لە پەرلەمانە دیموکراتەکانی دنیای ئەم شەڕە لە قەیار کراوە و ئەوە ئێمەش دیموکراتین و ئەمە بەڵگەی دیموکراتی بوونەکەی ئێمەیە بۆ جێگەی کە پارتی شەگەڕێتەوە مەسەلەی قانونی بوون و مەسەلەی کەمینە و زۆرینە و ئەمانە خەریکە پیاداکە و بە جۆرێک کڵاوەکەنە سەر خەڵک ئەیانەیە خۆڵکەنە چاوی خەڵک ئەیانەیە پیشانی بنکە یەکەم فەزاکە فەزایەکە لە پرۆسەیەکی دیموکراسی ئاچێتە پێشەوە دیوێکی تریشی ئەوەیە کە لەسەر مەسەلە چارەنووسازەکان ئەیانەیە تەرکیزی خەڵک لابرن
تو تا دوێنێ ئەمانە لە حاڵی شەڕابوون باز لەوا کرا کە دوو ئیداریە کرێ و باز لەوا کرات هەرێمی سلێمانی جیاکرێتەوە معاشەکەی جیابێتەوە ئیدارەکەی بە مرکزی حکوومەتی مرکزیەوە ڕاستەوخۆ گرێک ئەدرێتەوە بازە دەخالەتی ئێران و ئەماناکرا کاتێک کە ڕێککەوتن وەکو عساکەی موسا هەموو شتێکیان بیرچەوە على ئاساس ئەمە ئەم شتانە هیچی وجودی نییە ئەوە ئێمە چوونە سەر پلان بی لە کاتێکە نە پلان ئەی نە پلان بی وجودی نییە ئەمانە کۆمەڵێک داردەستەی ئەمریکا و غەربن و هاوکات دەوڵەتانی منطقەکان بەم شێوازی یاریکردنە بە ناوی پەرلەمانەوە ڕۆژێک بە ناوی گۆڕینی قانون و یاسا و ڕێساوە ڕۆژێک بە ناوی تشکیلی وەزاری جۆرا و جۆرەوە ڕۆژێک بە ناوی اختلاف لەسەر حاڵەتی جۆرا و جۆری ئەو جورە جەرایم و تاوانانەی کە ڕوویاوە لەسەر ئەمانە اختلاف دروستەکەن و ڕێکەون و اختلاف دروستەکەن و ڕێکەونەوە بەڵام ئەمانە لە ڕووی استراتیجیەوە زۆر متفقن ئەمانە زۆر کۆکن ئەمانە سەر بە یەک خێڵن و خۆیان زۆر بە باشی تێگەیشتون کە ئەم واقعی کە ئێستا هەیە لە کوردستانە واقعەکە بۆتە هۆی ئەوەی کە لاڤاوی پارە بەسەر ئەوانە بڕژێ و درێژایی 30 ساڵ بە 100 ملیار دلاری ئەم داهاتی ئەم کۆمەڵگایان دزیوە و ئێستاشی لەگەڵ بێ بەداخەوە لە غیابی دەخالەتی خەڵکە لە غیابی بوونی هێزی جدی کە لە بەرامبەریان بۆسێتەوە ئەو لافاوی دزی و بڕی و ڕاوڕوتە بەردەوامە و خەڵکیش لە بەرامبەرە بە قوربانی باجیاوەتەوە تۆ تەماشاکە لە پەرلەمان ئەیانەیە پیشانمان بن کە دیموکراسی هەیە بەڵام هەر لە خوار ئەو جەماعەتی کە پەرلەمانەکەیان دروست کردووە بزانە چەندین باندی مافیایی ئینسان کوش دزی تاڵانی ڕاوڕوتکەر لەناو ئەو کۆمەڵگایە بەڕڵا کراون و کەوتونەتە گیانی خەڵک ڕۆژانە خەڵکە کوژن ڕۆژانە تیرۆرەکەن ڕۆژانە فشارە هێنن بۆ خەڵکی کرێکار و زەحمەت کێش ئەنواع و ئەشکال ئبداعی جۆراوجۆریان هێناوە کە چونەتی ڕوتانەوەی خەڵک بە شێوازی زیاتر جگەلەوەی کە داهاتی کۆمەڵگاکەی دزیوە جگەلەوەی کە گومرگ و قاچاخی ئەکاو و داهاتی هەموو ئەمانە ئەبا بۆ خۆی هاوکات چاویشی لەسەر ئەو بەشەیەک ئەو بەشەکەمەیە کە ماگانە خەڵک بە هەر قیمەتێک بوو بێتوانێتی تا ئێستا بهێڵێتەوە کە پێوەترێ موچە 1000 فێڵ بۆ ئەوە دانێ کە چۆن نسبەتێکی ئەوەشی لە دەربێنە ڕۆژە کامێرەی بۆ دانێ ڕۆژێ یاسای باج و سەرانەی لەسەر زیادەکە ڕۆژێ فشاری بۆ ێنێ معاشی زیادەکە کات سعاتکاری زیادەکە لە دایرەکان ڕۆژێ قانونی جۆراوجۆر بۆ فشارخستنە سەر خەڵک بۆی سەرنجام هەمووی تحویل بێ بە پارەیەک و بۆ ئەوان بیبن بۆی ئەمە واقعەکە ئەمە نەزانن کە ئەمە ئەو کۆمەڵگایەکە ئەوان دروستیان کردووە بۆی ئەوان باکیان بە شتەکانی دەرەوەی ئەوە نییە و هەر ئەوەیە یعنی تۆ بتەوێت لە ڕێگەی پەرلەمانەوە پەرلەمان قەراری ئینسانی بە قەرار بە یاسا و ڕێسای مەدەنی و پێشکەوتوو بێنێتە گۆڕێ پەرلەمان نەخشی هەبێت لەوەی کە دام و دەستگای پێشکەوتوو دابمەزرێ و کۆتایی بێت بە هەرجومەرجێکە لە کوردستانە هەیە کە بە درێژایی 32 ساڵی ڕابردوو معلوم نییە کەم جغرافیایە چییە کوێیە چۆنیە کۆتایی بەمانە نایە و ئەمان ئەیانەوێت بم ئەم پەرلەمان و دام و دەستگا جۆرا و جۆرانە تا ئەگاتە سەرۆکایەتی هەرێمیش فقط ئەو یاریە هینانن ئەو یاریە مناڵانانن دروستیان کردووە بۆ کڵاوکردنە سەر خەڵک بۆ خۆڵکردنە چاوی خەڵک بۆ ئیدامەدان بەم ڕاوڕوت و کوشت و بڕێکە بە درێژایی 32 ساڵە دەستیان داوت ئاماژەتان بە کۆمەڵگە کردووە پێشتیش لە قسەکانتانە ئاماژەتان بۆدا کە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی شارستانیە بەڵام پێم خۆشە لێرەدا سەرنجی بینەرێک بێنمە سەر شاشەکە و هەڵبەت کۆمنتەکە درێژ نووسرا بەڵام ئەگەر کورتی کەمەوە بازدەوە دەکات کە وانە کۆمەڵگەی کوردوی شارستانی نییە بۆیە ناتوانێت تەحملی یاسا و دەوڵەت و پەرلەمان و ئەم شێوەشتە بکات ئەم سەرنجە تەنها نیە زۆر جاری تریژ لە کوردستانە سەرنجی هاوشێوە دەبیستین کە کۆمەڵگە خۆی دواکەوتووە و ئەمەی قوبوڵە سەرنجی ئەو لەمبارەوە چییە؟ من پێم وایە ئەوانەی کە بەو شێوە ڕقائیڵێن بەشێکی تووڕەیە لە واقعی کۆمەڵگا چونکە من ئەڵێم کۆمەڵگا پێشکەوتووە بەو معنایە نییە کە ئامادەشەکە هەموو لەحزەیەک لەسەر مافەکانی خۆی بێتە جەنگ من نەزانم بە درێژایی چەند ساڵ بە چەند ڕۆژ لەسەر یەک بە چەند ساعتێکی کەم کارەبای هەبوو قسەی نەکردووە ئاوی نەبووە ئاوەکەی پیس بۆ قسەی نەکردووە معاشی تاخیر بۆ معاشی نەدراوە قسەی نەکردووە ئەمە بەو دیوەیان خەڵک تووڕەیە ئەڵێ نەخێر ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی پێشکەوتونیە کۆمەلگایەکی ڕازیە کۆمەلگایەکی ملکەچە بە ئێرادە کراوە کەرامەتیش پێنراوە إلى آخره و هەر کەسێکیش حەقیەتی کە لە سەری ئەمەوە بەم شێوازە ڕەخنە بگرێت دیوی ئەوەی کە شێوازی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی خەڵک فەرهەنگی باو لەناو کۆمەلگا حەزی گەنجان بۆ ئایندە
بوونی دەیانجم و جۆڵ و حرکاتی ئینسانی پێشکەوتو لە ناو کۆمەڵگا لە مەسلەی مناڵ لە مەسلەی حیوانات لە مەسلەی پاراستنی ژینکە هەموو ئەمانە پیشانی ئاکەم کۆمەلگایی کوردستان هیچی کەمتر نییە لە کۆمەلگاکانی تر بەڵام ئەوەی کە نەیتوانیوە لەسەر مافەکانی خۆی بێتە جەنگ لەس نەیتوانیوە ریزەکانی خۆی جیابکاتەوە ڕێکخراو بێ ئەمە ئەو خاڵانەیە کە هێشتا پێی نەگەیشتووە ئەمە هیچ لە مەدەنیەتی کوردستان و لە پێشکەوتوبوونی خەڵکی کوردستان لەوەی کە خوازیارن وەکو خەڵکی وڵاتانی دنیا بژین کەم ناکاتەوە ئەوەی کە هەیە ڕێگری قرس لە بەردەمیانە هەیە دوو میلیشیا بە درێژایی 32 ساڵە حاکمن دەستیان خستۆتە بینە قاقای خەڵکی بە ئەنواع و ئەشکال شێوە خەڵکیان فقاندووە خەڵکیان بە ئیرادە کردووە خەڵک کەرامەتی خەڵکیان شکاندووە ئەمە وای کردووە ئەم بەشە زۆرینەی کۆمەلگا هێشتا نەیتوانیوە دەواازەیەک دەلاقەیەک بدۆزێتەوە کە لێەوە نمایشی خواست و ئیرادە و توانایەکانی خۆی بکە و دڵنیام و زۆر کەسی تریش هاوشێوەی من دڵنیان ئەگەر خەڵکی ئازادی خواز و خەڵکی مەدەنی کوردستان ئەو فرسەتیان بۆ هەڵبکەوێ ئەو کاری کە ئەوانەیەکەن هاوشێوەی هەمان ئەو بزوتنەوە گەورەیە بوو کە لە چەند مانگی ڕابردوو لە ئێران بینیمان لە بزوتنەوەی ژینە و هاوشێوەی ئەو حرەکەت نەڕەزاتیانە بێ کە لە ئەوروپا و لە وڵاتانی پێشکەوتی دنیای بینی بەڵام ئەوەی کە هێشتا نەچۆتە ئەوێ ڕێک مشکلەکان زۆرن وەگوتم دیوێکی سەرکوتی دەسەڵات و ئەحزابی میلیشیایی ئەو مافیانی دەوروبەریانە بەشێکیشی تۆ بێنە بەرچاوت بە درێژایی تەمەنی ئۆپۆزیسیۆنە جۆراوجۆرەکان تا گۆڕان دروست نەبوو بوو بستنەوە ئیسلامیەکان نوێنەرایەتی ئەمەیانە کرد و ئەمانە بێ ئەندازە خەڵکی ڕیاکار و خەڵکی دووڕوو و خەڵکی بەرژەوەندی فرۆشی خواستەکانی خەڵک بوون لە پێناوی بەرژەوەندەکانی خۆیان دوای ئەوەش کاتێکە یەکێتی و پارتی حتا خودی سەرانی حاکم لە کوردستان زانیان خەریکە وەزعەکە لە ژێر دەستیانە دەرەچێ بە پلە پروسکێ گۆڕانیان بۆ دروست کرد وە گۆڕان و خودی نوشیروان مستەفا بۆ ڕزگارکردنی ئەو وەزعە بوو نەوەکو خەڵک خۆی ڕاست بەجیا و سەربەخۆ لە دەرەوەی هێزێکی کۆنتڕۆڵکراوی سەربەیەکێتی و پارتی بێت و نمایشی خواست و بەرژەوەندەکانی خۆی بکە و ئەوەش بە درێژایی چەند ساڵ زەربەی لێەوە ئێستا ئۆتۆماتیکی نەوەی نوێ خەریکە ئەو نەخشای بینێ ئەم ئەنە هەموو ئەو ڕێگریانن کە خەڵک هێشتا فرسەتی زۆر باشی بۆ نەڕقساوە و فرسەتی لەباری بۆ نهاتێتە پێشەوە و خەڵک ئەم فرسەتی بۆ بێتە پێشەوە ئەیکا بۆ خەڵک چاوەڕێی ئەو کاتە مناسبەیە من دڵنیام کە ئەوزاعێکە لە دنیاە گوزەری هەلومەرجێک لە سەراسەری دنیا کە عێراق لەژێر کاریگەری ئەو هەلومەرجەیە قەراری گرتووە و هاوکات کوردستانی عێراقیش بە جددی لەژێر ئەو هەلومەرجە ئاڵگۆڕ ئەبێتیا دروست بێت لە دەورانی ئایندەیە خەڵکی کوردستان لەو دەورانەیە غایب نابن و خەڵکی کوردستان و خەڵکی مەدەنی و ئازادی خوازی کوردستان حتمما لەکێک لە ئەبنە بەشێک لە هاوکێشە سیاسیەکان و لەسەر مەسائلی حقوقی لەسەر مەسائلی مەسیری چارەنووسی کۆمەلگا دەورونەخشی جدیانە بێ ئەمە مەسەلەیە ئەوانیە هەتا سەر بەم شێوازە بمێنێتەوە یەکێتی پارتی بتوانن 32 ساڵێکەش ئاوا لێ بخڕن پرسیارم زۆر هەبوو بەڵام بە گرنگی دەزانم پرسیاری بینەرێکی بێنە سەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەم وەکو دو پرسیار چونکە کاتیشمان کەم بەدەستەوە ماوە ئەویش تەبارەت بە کاراکردنەوەی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ئەنجامدانی هەڵبژاردن بابەتێکی تری تەوەری نێوان کێشمەکێشی ئەم دوو لایەنەیە بۆ سوونی ئێوە لەم بارەوەچەوە بە تایبەتی کە باس لەوە دەکرێت پارتی ئامادەیە بەڵام یەکێتی ئامادەی هەڵبژاردن نییە هەڵبژاردن لە کوردستانە معنای نییە هەڵبژاردنێکی دیموکراتی نییە کە لەسەر ئەساسی نەتیجەی دەنگدانی خەڵک ئەو کەسانێکە دەرەچن ئەچنە پەرلەمانەوە و ئەبنە نوێنەری خەڵک نە ئەوان نوێنەری خەڵکن نە انتخاباتەکەش حساب بۆ دەنگی خەڵکەکرێت لە چەندین انتخابات وتراوە مثلا یەکێک لە معیارەکانی انتخابات ئەوەیە کە نسبەتی نیوە زایدێکی ئەوانەی کە مافی دەنگدانیان هەیە ئەبێ بەشداری بکەن اینجا ئەو انتخاباتە شەرعەتی هەیە واتە ئەگەر لە ساڵ 50 بەرەوسەری بەشدار بووان بەشداری لە انتخاباتان نەکەن کەواتە انتخاباتە شەرعەتی نییە صرفی نەزەر لەوەی نەتیجەکان چۆنە و چییە یا تەزویر کراوە یان نا لە کوردستان سەرباری ئەو هەموو تەزویرە سەرباری ئەو هەموو هەڕەشە و گوڕەشەیە سەرباری ئەو هەموو دەنگکڕینە سەرباری ئەو هەموو چاوترساندنە سەرباری ئەو هەموو زیندووکردنەوەی ئەفکاری کۆنەپەرستی لە شێخ و مەلا و دەروێش و ئاغاوە بیگرێت تا ئاگاتە دەیان دیوەخانی دواکەوتوو هەموو ئەمانیان کردەوە بەشێک لە پرۆسەی انتخابی بەڵام سەرباری ئەوانش هێشتا نسبەتی دەنگدان ناگاتە لە 120 لە 125 ئۆتۆماتیکی کولی پرۆسەکە خۆی لە ژێر پرسیارەیە و خۆی شەرعەتی نییە
ئەم تاو جێگەی کە ئەگەر انتخاباتەکە منطقی و دروست بێ بەڵام تاو جێگەیشی کە یەکە سەرەوەی کە لە کوردستان چاگوزەرێ انتخاباتێک خۆ ناگوزەرێ هیچ کەسێک بە حەقی خۆی دەنگی نێناوە لیستێکە پێشتر سەرانی ئەحزاب دیاریان کردووە و حتا لەسەر ڕێژەی ئەندامەکانیشی ئیتیفاقیان کردووە و بۆ جوانکردنی دەسڵاتەکەیان دەورەی جۆرا و جۆر وەکو دەورانێکە لە دەورانی گۆڕانابینیمان یا ئەم انتخاباتی پێش و شاسوار مجموعه خەڵکی هێنن و حەزیان حەزەکەن جەماعەتێک هەمە لەناو پەرلەمانە ئەو دەوڵ و شتە بکەن لەسەر مێز و شتەکانی پەرلەمان و بۆی پیشانی بن کە پەرلەمانێکی دیموکراتیە بەڵام ئەوەی کە لە دنیای واقع گوزەرێ ئەو ڕاوڕوتە ئەو دزیە ئەو تاڵانکردنەی کۆمەلگا ئەو برسیکردنەی لە 125 زیاتری خەڵکی کوردستان و عێراق کە بەپێی ئەحسایاتی وەزارەتی تاقیق لە خوار هێڵی هەژاریەوەن ئەو وەکو خۆی بەردەوام بێ یعنی پەرلەمان ببێ یان نەبێ ئەو دزی هەروەکو خۆیەتی لەوانەیە خراپتر بێ باشتر نەبێ انتخابات بکرێ یان نەکرێ ئەو مەسەلەیە وەکو خۆیەتی جا انتخاباتەکە تەزویریشی تیان نەبێت و انتخاباتێکی زۆر نزیکیش بێت بەی نسبەتێکی زۆر کەمیش ناتوانێت هیچ لەو واقعە بگۆڕێکە ئەمانە مجموعەیەک مافیان خەڵکیان بە بارمتە گرتووە و ئیدامەیان بۆ فەزایی کە 32 ساڵە دەواازیان بۆ کراوەتەوە و لەسەری بەردەوام زمناکۆ عزیز چالاکوانی کۆمونیست زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس هاوڕێبناری خۆشەویست سپاس بۆ ئێوە سەرکەوتوون. عزیزان وشانێک دەدەین و پاشان سەبارەت بە زیادبوونی گرانی لە کوردستان و لە ئەوروپا بەردەممان دەدێت. دێینەوە لاتە. بەڵێ بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش سەبارەت بە زیادبوونی گرانی هەم لە کوردستان هەم لە ئەوروپا بابەتمان دەبێت و لێرەدا زیاتر باس لە کاردانەوە و چۆن لە ژیانی ڕۆژانەدا ئەم گرانی دیارە نەک ئەوەی کە هۆکارەکان چییە کەمتر دێنە سەری ڕەنگە لە بەرنامەکانی داهاتووتردا زیاتر لەسەر هۆکارەکانی و ڕێی چارەسەریشی قسە و باسکەین بەڵام بە گرنگی دەزانین لەسەر ئەوەی کە چۆن لە ژیانی ڕۆژانەدا دەردەکەوێت بەرنامەمان هەبێت. ئەم بەرنامەیەش تاوتۆ دەکەین لەگەڵ گەشا و ڕەحیم. گەشا و ڕەحیم ئێوارەت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. کامێراکەتان کوژاوەتەوە ئەگەر کامێراکەتان ببوورە مایکەکەتان ئەگەر بکەنەوە سپاس گوزارم بۆ ئەوەیکی گوێ دەنگت بێت. بەڵێ ببوورە دەنگم هەیە ئێستا؟ بەڵێ دەنگتان هەیە. دەستان خۆش بە سپاس بۆم دەرفەتە و ماندوو نەبن. ئەگەر باز لە گرانی بکەین ماوەیەکە نەک ماوەیەکە ساڵ زیاترە لە سەرتاسەری جیهاندا بابەتێکی هەنووکەیە و زۆر باسی لێوە دەگرێت و ڕەنگە لە ژیانی ڕۆژانەی زۆربەی زۆری دانیشتوانانی بۆی زەویدا ببینرێت. بەڵام ئەگەر سەرەتا لە کوردستانەوە دەست پێ بکەین کاتێک باز لە گرانی دەکەین بەمانای چی دێت؟ بەڵێ ئەگەر لە کوردستانەوە تەماشایەکی کوردستان و کۆمەلگایەکی سەرمایەداری دیارە ئەمیش بەشێکە لە کۆمەلگا سەرمایەدارەکانی تری دنیا کە کوردستانی عێراقیش لە قەیرانێکی ئابوووریایە چەندین ساڵە هەروایە. طبعا ئەگەر بێنە سەر ئەوەی کە بۆچی لە مەسەن بە کورتی باسیەوە بکەین کە بۆچی لە کوردستانی شەئاوها گرانێکی بێ ئەندازە هەیە کە ئێستا خەڵک دەتوانن بەڵێم هاواری لێ هەستاوە بۆ ئەوە. بە بڕای من گرانی لە کوردستانە گەڕێتەوە بۆ خودی دەسەڵات. ئەم دەسەڵاتە بەو شێوەیە بەرهەمی هێناوە کە بۆ نمونە بەگەرخستنی کۆمپانیاکان کە بەشێکی زۆری کۆمپانیەکان بۆ بە کۆمپانیای گەورە و کۆمپانیای زەبەلاح کە دیارە کە بەشێکی زۆرم کۆمپانیانە بەرپرسی حیزب دەسەڵاتدارەکان کە بۆ خۆیان ئەم ئیمکاناتی کە یەتە دەر لەو کۆمپانیەکانە هەمووی ئەچێ دەستی دەسەڵات و مەسئولەکان و زۆری لەوانەیە کە دیارە ئەمانش هەمووی ئیترک و ئەوە توانم باسیەوە بکەم کە خۆمان چەندی جار باسیەوەمان کردووەکە ئەم ئیمکاناتە زۆری کە لە کوردستانە هەیە کە کەوتۆتە ژێر دەستی دەسەڵاتێکی بورژوازی کۆنەپەرستی دواکەوتووی کە دەستی خڵ بینەقاقەی خەڵک کە ئەمە
بەشێکی ڕئیسی ئەوەیە کە ئەمە گەڕێت بۆی کە بە بڕام دەسەڵات مسئولە لەوەی کە ئێستا گرانێکی زۆر لە کوردستانە هەیە. دیارە ئەگەر بە کوردیش ئەوە بڵێم حتمما تەسیراتی چەند ساڵ پێش ئێستەی کۆرۆنا ڤایرۆس و هەروەها تەسیراتی شەڕی ئۆکراینە کە ئەمەش بۆ خۆیەک و هەموو ئەوەی چۆن تەسیر لەسەر وڵاتەکانی دنیا هەمووی دانا تەبەن تەسیر لەسەر کوردستان داناوە کە دیارە کوردستان بۆ حکومەی کە چزانم کۆمەلگایەکی سەرمایەداریە تەسیراتەکانی زۆر خراپتر دەرکەوتووە لە کۆمەلگا مەدەنی و ئەوروپیەکان ئەمیش بەوەی کە بۆ نمونە گەر سەیری کوردستان بکەی ئێستا ئەگەر تەنها لە یەک گۆشەی بچووکی خەسخانەکانەوە دەست پێ بکەی بۆ نمونە ئەگەر سەیری خەسخانەی هیوا بکەی خەسخانەی هیوا کە نەخۆشخانەیە کە بۆ ژێرپەنجە دانراوە لە کاتێکە ئەم نەخۆشخانە ئەگەر خەڵک کۆمەکی پێنەکان نەخۆشەکانی هەمووی ئەمرن کە پێم وایە کەمیش نین لەو کەسانێکە لە نەخۆشخانە هیا بەهۆی بێئیمکاناتیەوە کە لەوە نەخۆشخانەیان مردوون یاخود بەبووی لە کاتی کۆرۆنا ڤایرۆس بە بۆنەی نەبوونی ئۆکسجینەوە کە چەندین خەڵک ئەزانی ناگا من لەوەی خۆمان کەجانی لەدەستداوە بەداخەوە چەندین مناڵ لە خەسخانەکانی هیواجانی لەدەستداوە کە بە بڕای من ماهیەتی وەحشیانەی نظامی سەرمایەداری ماهیەتی وەحشیانەی دەسەڵاتی قومی لە کوردستانە لەوەی ئەگەر بەس لە خۆشخانەکانەوە تەماشای بکەین ئەمەوە دەرەکەم دەسەڵات چەند وەحشیە چەند کۆنەپەرستە چەند دژی ئینسانیە. دواتر ئەگەر لە ڕووی ڕێگاوبانەوە سیر بکەین مەسەڵەن ڕێگاوبانەکانی کوردستان بەڕاستی ڕێگاوبانێکی تا بڵێ بێ ئەندازە شەق و شەڕ نازانم هیچ شتێکی تیان نەماوە لەوەی کە هەتا هەنێ ڕێگاوبان هەیە ئەترسی لەوەی کە بتوانی ڕێگەی بەسیارە پێیا بڕۆی پێشم وایە ئاگداری ئەوەن کە کەم نین ڕۆژانە لەوانی کە لە جادۆبانەکانی کوردستان بە تابەتی لە خەتی خارجی کوردستانە کەمنین ئەوانی کە ڕۆژانە گیانە دەسێن سیارەکانیان توزان دەعمەکەن لەبەر نەبوونی ئەوەی کە لە کاتێکیشە ئیمکانات ئەمەگە هەیە کە بخرێتە ئەوەی کە ڕێگەبانەکان باشکرێت. ئاو کارەبا تەسەوریکەن بۆ نمونە دوو ڕۆژی تر گەرما هاوین دەبێتە پێشەوە دەرەجە حرەکاتە 45 لە کوردستانە لە 45 دەرەجەیە تەسەوریکەن کارەبا بە ئەندازەی کافی نیە لە کوردستانە هەنێ ماڵ هەیە بەڵێ ئەتوانن ئیمکانات تا ڕادەیەک بەدیبێن بەڵام پێم وایە کە لە ئەکسەرەتی خەڵک ناتوانێت ئەوە بۆ خۆی قایل بکات و ناتوانێت بەدیبێنێ کە سەرەتایی ترین مافی ئینسان کارەبایە کە هەبێ لەم کاتەیە کارەبا بە بڕای من بازنێکە باز بکرێ ئێستا کە لە کوردستانە کە بۆتە باسێکی گەورە و لەم کاتەیە کارەبا بە دەرەجاتێکە کە زۆر کەمە لە هەمان کاتیشە ئەچنە سەر ماڵان داوی پارەی ئاوکارەبایان لێکەن ئەمە شەر جۆرێکە لە وەحشیانەترینی دەسەڵاتی کوردی لە کوردستانە. کارتی تەندروستی پەروەردە لە کوردستانە پەروەردەیەکی زۆر بێکەڵک زۆر نائینسانی زۆر غیرە تەندروستی زۆر غیرە زانستی ئەتا لە کوردستانە ئەتا مەکتەبە هەکەنەوە 5 مزگەوتەکەنەوە هەتاکن هەداک و ڕەوزەیەک و حەزانەیە بۆ مناڵەکەنەوە 5 مزگەوتەکەنەوە تاکو مەسبەحێک و شوێنی ڕەفاهی بۆ گەنجان و بۆ مناڵەکەنەوە 4 مزگەوتیکەن ملاوەکەنەوە و ڕۆژانەش ئەیکەن بەژەر بە قورکی خەڵکی کرێکار و زەحمەتکەشە بۆیە بەڕای من ئەم نەهامەتێک ئێستا لە کوردستانە ئەم بێکاریە ئەم گرانێکی بێ ئەندازە هەیە بنزین و گاز کە دیارە وەکوتەمێکێ لە هۆکارەکانی ئەوەی کە ئێستا کوردستان بەو دەرەجەیە گرانێکی زۆری بەخۆیەوە بینیوە لەشێ لەوەیە کە تەسیراتی شەڕی ئۆکراینایە بۆ سیفەتێک کە کاڵاکان لەوەیە بۆ کاڵای گاز و بنزین و ئارد کە ئەمە ئەتوانم بڵێم بێ ئەندازە تەسیر لەسەر کوردستان داناوە بۆ ئەوەی کە ئەم شەڕی ئەم بینی ئەم وڵاتانە خەڵکی کرێکار بنە قوربانی ئەم شەڕە لە کاتێکی شەکەم اختیاری خەڵک نییە ئەم شەڕە هیچ کاتێک خەڵک اختیاری نەکەوێت کە شەڕ لەگەڵ وڵاتێکی درا بکات تەنها ئەوەی خۆیان زنێزەکانی سەرمایەدارەکان خۆیان بە منفعەتی خۆیان بۆ قازانج بۆ کەڵەهکردنی سەرمایی خۆیان جەنگ بەڕێئەخەن لە کاتێک گەشابی خەڵکی کرێکار و زەحمەتکێش باجەکەی بات بۆیە بە من پێم وایە کە ماهیەتی وەحشیانەی نظامی سەرمایەداری کە کۆمەلگای کوردستان بەشێکە لەو کۆمەلگای سەرمایەداری ئەگەڕێتە بۆ دەسەڵاتی ئەو دەسەڵاتێکە ئێستا لەسەر حکومەوە کە زۆرێک لە کۆمپانیەکانی بەڕێ خستووە وەکوتم زۆرێک لە کۆمپانیەکان بەرپرسی حیزبەکان دەسەڵاتدارەکان مەسئولین و بۆتە منبعێک بۆ دزین و جەردەی و ڕاوڕوتی کە خەڵک
بەڵام لە ئەوروپا بەرپرسانی حیزبی مەرج نییە خاوەنی کۆمپانیایی گەورە بن و یاخود سەرکیترین کۆمپانیەکانی کۆمەلگەکانی کۆمەڵگە بن. بەڵام لە ئەوروپاشدا بۆ نمونە ئەبینین گرانی زیادی کردووە، هەژاری زیادی کردووە و قڵشتی چینایەتی گۆڕانکاری بەسەرا هاتووە بەوەی کە بەشێکی کەم لە دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر دەبن و بەڵام فەقیر و هەژاری نەبوونی زیاد دەکات. ئەمەیان چی؟ ئەوروپا حتمما ئەگەر ئەوروپا مقایسە بکەین لەگەڵ دەوڵەتێکی شەرقی ئەوسیا خۆ بڵێن بەتابەت کوردستان تەمەن فەرقێکی زۆری هەیە ئەمانە دیارە هەمووشی ئەگەڕێتەوە بۆی کە هەن لە خەڵکی ئەوروپا لە هەنێ مافە سەرەتایەکانی خۆیان بەدەستانێناوە کە ئەمە جارە بە هەوڵ و کۆشی خۆیان ئەم کاریان کردووە. ئەجینا بە بڕای من لە ئەوروپاشە ئەوە نەبێت کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش زۆر بەڕافایی ئەژی کرێی باش نابعکسەوە کرێکار زۆر کەمە، کرێ ژن و پیا زۆر فەرقی هەیە کە من خۆم لەسەر کاتێک کە ئیش ئەەکەم ئیش لەسەر کارەکەم کرێ من لەگەڵ کریک پیاوێکە فەرقیە لە کاتێک کە خزمەتی من لە خزمەتی ئەوی زیاترە. ئەمە زۆر بە ئاشکرا شتانە ئەبینرێت. لە هەمان کاتە تەئسیری شەڕی ئوکراینا و لە هەمان کاتە کۆڕۆنا ڤایرس هەرچۆن تەئسیر لەسەر کوردستان لەسەر ئەوروپا تەئسیری داناوە. تەسەوور کە لە خەستخانەکانە بۆ ئەگەر لە ڕووی لە تەندروستیەوە سێری ئەوە بکەن و تەنها لەو منبعەوە ببینین کە خەڵکی ئەوروپا چ نەکبەتێک و ڕەزالەتێکیە بەدەستگرانی دا و دەرمان و جۆری ئەو شتانی کە بەکارەهێنێ بۆ نەخۆشەکان. تەسەوورکانی ئەمەلیاتکردن عملات هەنێ عملە 50,000 تێچێک عملاتێکی لە خەستخانەی من خۆم شایەتی ئەوم من نەخۆشمان هەبووە 50,000 تێچ و عملیاتەکەی کردوویەتی بەڵێ بەڵام کەسێکی پارەدار بوو ئەوە بەڵام هەر لە ژوورەکەی ئەو دیوی هەر لە ژوورەکەی ئەو دی و هەمان عملیات بۆی نەکراوە چکە پارەی نەبووە عملیاتەکەی بۆ بکەن بەهەرحاڵ بە هەج وسیلەیەکە حەلیان کردووە پاڵیان پێوە ناوە تا لەوانە تا ساڵی 2 ساڵێکە ژیان کات و تر ژیانی کۆتایی پێ بەداخەوە. ئەمانە هەمووی زۆر ئاشکرا دیارە. بۆ نمونە هاتوچۆکردن لە ئەوروپایە بۆ سیفەتەی کە بنزین زۆر گران بووە. ئێستا مەسەن دەوڵەت ئەوەی کردو بە لە ئەڵمانیا باسیەوە کە من دیارە نازانم پێم وایە کە لە وڵاتەکانی کە حتمەن ئەو شتانە بە جۆرێکی تر کراوە ئەو کەسانەی کە بە پاس و قتار هاتوچۆکن بلیتی ماگانەیان بۆ تەرخان کراوە بە سعرێکی تقریبان تا حد ئەتوانی بیکڕیت ئەتوانم بڵێم خەڵک تا ڕادەیەک پێی خۆشە کە ئەم تەسیلاتە کراوە بۆ خەڵک بەڵام لەم لاشەوە هێشتا مشکلێکی کە هەیە بۆ کەسانە بۆ نمونە گەر تۆ بە قتار و پاکچی بۆ سەر ئیش ساعاتێکە پێچێ بە ساعتێکی ژەگەڕێتەوە 2 ساعت تۆ لە ڕۆژێکە 2 ساعت لە دەست ئەی وەک بە کرێژ بە حساب ناکرێت بەڵام لە کاتێکە بە سارە بچی لەوانە 20 دقیقە پێ بچێت. ئەمەیەکی لە تەسیلاتەکانە بەڵام ئەمەش هەر بۆ ئیسفادەکردن نظامی سەرمایه‌داری خۆیەتی بۆ کەڵکردنی سەرمایەکانی خۆیەتی. لە خوێندن مثلا لە کاتی کۆڕۆنا ڤایرسا کە زیاتر بوو بەوەی کە خوێندن و حتا هەنە لە ئیشەکانیش بۆەوەی کە هۆمۆفیس ئیشەکرا ئەم هۆمۆفیسە بەڕاستی ئەتوانم بڵێم بووە ئەوەی کە تەئسیراتێکی نەفسی لەسەر خەڵکدانا خەڵک بێ ئەندازە بێتاقەت بوو نەفسیە نامرتا بوو مێشکی هەمیشە مەسەن نەیتوانێت بچی بۆ دەرەوە بە ئەندازەیەک خەڵکیان وا ئین کردبوو تون کردبەوە لەو نەخۆشیە کە نەیانەتوانین بچن بۆش لە هەمان کاتیشە بە بڕام کۆڕۆنا ڤایرس بۆ هەنێک لە سەرمایه‌دارەکان بۆ ملیۆنەر تەسەورەکەی لە خودی ئەڵمانیا بەزم ماسک فرۆشتن کەسێک بۆ ملیۆنەر بەس بەوەی کە فەحسی هین بکەیت فەحسی کۆرۆنا بکەیت بزانی کە پۆزیتیف یان نێگەتیفی بۆ ملیۆنەر لە کاتێکی شاکە خەڵەکە بۆ ئەچی لە سەیدەلی ئەیکڕی نازانم پاکەتێکی تاوە بە 15-20 ئۆرۆ هەنێک کەس بۆی ناکڕا هەنێک کەسە بۆچن بە شەریکی ئەیان کڕی نیوە بنیوە ئەیان کرێت تەقسیمانێکە پارێکە لە بینی خۆیانە ئەمانە ئەگە بڵێم ئەگەرتەنا لە ڕووی تەندروستی لە ڕووی نەخۆشخانەکانەوە باسیەوە بکەیت لە هەمان کاتە ماهیەتی وەحشیانەی نظامی سەرمایه‌داری لەو جێگان دەرەکە لە کاتێکیشا نەخۆشخانەکان حساسترین شوێنی ئینسانە کە بەڕاستی هەنێ ئینسانێ ناتوانێت ئیتر لەبەر عملاتێک بەداخۆ ناتوانێت پارێنی عملەتەکە بۆ ناکرێت ئەنی زۆر شتی کە لە نەخۆشخانەکانە هەیە بۆ نمونە کەمکردنەوەی کارمەندان زۆر کەم کراوەتە لە نەخۆشخانەکان حتا لە شوێنەکانی تریشە بۆ سیفەتەی حتاوای لێ هاتووە ئێستا لەبەر کەمکردنەوەی کارمەندەکان
بەیانی شو ئێوارەشە بێ ئیش بکەیت کە خۆی لە قانونی ئەو وڵاتەیە مەمنوعە ئەگەر بێ محکەمە ئەو کەسە محکەمە کرێت ئەبێت تۆ لە بینی ئیشەکانە کە ئەیکەی لانی کەم 8 ساعات ئیسراحەت بکەیت ناتوانانی ئیش بکەیت مەسەن ئیشی شەو ئیشی ئێوار نەهەبێت بەیان ئێوە نەهەبێت بەڵام لە کاتێکیش ئەکرێت ئەوە لەبەرەوەی کە کارمەند زۆر کەمن کری کارمەند زۆر کەمە کەم کارمەند هەیە بتوانێت 6 مانگ بەسەر ئیشەکەی بمێنێتەوە وازەهێنێت ئەچی شوێنێکی کە ئەگەڕێت و لە شوێنێکی کەش بە هەمان شێوە وازەهێنێت لەبەرەوەی کە ئەمانە کەم بوونەتەوە ئەن ئیشەکانی زۆر بوون بۆ کارمەندەکان تەسەوری کە لە قاوشێکە ئەگەر قاوشێکی 20 نەفەری تا بە یەک کەس خەریکی ئەو قاوشەیە بەڕێوەیە بات ئەخە 20 کەس تۆ ملاحەزەکە لەگەل ئەو 20 کەسە لە ماوەی ساعتێکە 4 کەس حاڵەتی تەواوی بێتە پێشەوە چی لێکی نازانی خۆش نازانی چێکی بەڕاستی ئەنی بە جۆرێک دروست بە جۆرێک وای لێ هاتووە کە بەڕاستی تووشی عساب ینی واد لەکەن هەنێجار ئەوەنە مەشغولی لە ئیشە ئەوەنە سەری قاڵە دەرمانەکان بە غەڵەتی بە نەخۆشەکان کە شتیوە ڕوویەوە لە خستخانەکانە مەسەلەکەونێ کارمەندەکە ئیهمال بەی شێوەیەک ئەمەندە سەری قاڵە ئەمەندە کاری بەسەرەوەیە ئەمەندە حاڵەتی تەواری هەیە بەسەر نازانی خۆش چی بکە ئەم ئەگۆڕێ بەویتر ئەمانە بۆیە بە ئاشکرا ئەم شتانش لە ئەوروپا دیارە ئەگەر هەر لەسەر کاریگەریەکان و لە پەیوەند بە کارتی تەندروستیەوە قسە بکەین باز لەوە دەکرێتکە ئەوەی کە گرانیەکی زۆر ئێستا هەیە مرۆڤەکانی ناچار کردووە شێوەی ژیانیان بگۆڕن کەمتر ئەو شتانە بۆ نمونە بکڕنیان دەستیان پێناگە کە بۆ نمونە بۆ تەندروستی باشە لە زۆر شتی تر ناچارن اقتصادی بکەن کە ئەمانە کاریگەری خراپی ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ و هەروەها کاریگەری دەرونیشی دەبێت ئێوە وەکو کەسێکی پسپۆڕ و شارەزا لەو کارتەیە چیتە ڕۆینەتتان هەیە و کاریگەریەکانی تری بەگشتی لە کارتی تەندروستیدا حتمما کاریگەری هەیە و نمونشمان لەو بارەیەوە زۆر هەیە بەڕاستی هەنێجار جێگەی زۆر داخەکە ئەو شتانە ئەبی نازانی بەڕاستی چی بکەیت داماوی تولۆ بە نازانی بکە نازانی کۆمەکی شێ بکەیەوە معلومە کە هەنێک زۆر کەس هەیە لە شتیکە ئەگرێتە بۆی کە بتوانین لانی کەمەکەی ئەو نەخۆشی کە هەیەی بتوانێت حەدی ئەقل لە جێگەیەکان ڕایگرێت کە دیارە بەداخوانێ نەخۆشی کە ناتوانین ڕایگری نەخۆشی جێرپەنجە هەیە نەخۆشی نازانم دڵ هەیە نەخۆی شەکەم ئەمانە نەخۆشیین کە ناتوانانی دەوە بکەی بەڵام ئینسانەکان خۆیان زۆر دەست دەگرنەوە لەو شتان بۆ نمونە بە ئەندازەیەکی زۆر خواردن زۆر گران بۆ لە ئەوروپایە کە بە ئاشکرا ئەیبینی کە ئەچی بۆ بازار بۆ نمونە 50 ئۆرۆ لە بەزەرفێکی بچ بەدەستەوە هێنیتەوە جاران کاتی خۆی چزانم 15 ساڵ 20 ساڵ بێژ ئێستا ئەچ عەرەبانێکت پڕەکرە 50 ئۆرۆ سەوانیە بەسەن سەفەرکردن زۆر کەم ماوە ئێستا لێر خەڵک زۆر کەم سەفەرەکە ئەیچ لەوانەیە کە ئینسان بتوانێت هۆزێک کەمێک مێشکی ڕاحەت فاکەم بتوانێت بۆی کە لەسەر کارەکەی ڕاحەت ئیش بکە لانی کەم لە ساڵێکە 2-3 سەفەر کێستە و شتانە زۆر کەم بۆتە خەڵک سەفەر زۆر کەم دەکات حتا علاقاتی ئینسانەکان بەڕاستی زۆر زەعیف بووە ئینسانەکان لەسەر عەساب بژین بۆیە گرانی بە ئەندازەیەکی زۆرە کە ئیتر هەڵبەتە لەم بینە شائیتر ناڕەزایەتی کرێکاران هەیە کرێکارن و زەحمەتکێشان هەیە بۆ نمونە ئەم بلیتی تکتی ماگانەی کە بڕیان بە ناڕەزایەتی خەڵک بوو کە خەڵک هەتاوایە ناچین بۆ سەر ئیش ئێمە ئیش ناکەین کە بەڕاستی شتێکی باش کە بەدەستیان هێنا بۆیە بە بڕای من ئەبێ کار بکەین بۆ ئەوە هەوڵ بن بۆ ئەوە چکە ئەم بێکاری ئەم گرانی کە ئێستا لە تەواوی دنیاە هەیە ناکرێ بەم شێوەیە بڕواکە پێ ئەچێک ئەمە زۆری پێ بچێ هێشتا زۆر خایەنێ ماوەیەکتری پێچێ بەڵام حتمما ئەبێ ئێمە ڕێگە بەوە بگرین ڕێگەگرتنەکەش بەوەیە کە ئێمە ئەبێ ناڕەزاتی خۆمان دەربڕین قسەی خۆمان بکەین بێنە سەر جادە دەنگەڵ بڕین احتراس بکەین کۆبینەوە بەیەکەوە یەک دەستبین لەگەڵ یەکتریا بەبێ گوێدانە ئەوەی کە لەسەر چ چزانم چ فکرەیەکین چ دینێکین چ پێستێکین خەڵکی چه وڵاتێکین لەکوێ بە چ زمانە قساکەین ئەمانە ئەبێ هەمووی وەلانین ئێستا وەختی ئەوەیە کە ئێستا هەمومان پێکەوە بینە دەرەوە بینە سەر جادە و پێکەوە بتوانین کە ئەم گرانی و نەکبەتی و نەهامەتێکە بەسەر خەڵکا هاتووە کۆتایی پێبێنین دەکرێت سەرم بابەتە قسە و باسی زۆر زیاتر بکرێ بەڵام بەداخەو کاتی بەرنامەکانمانداوە زیاتر ڕێگە نادات لێرەدا زۆر سپاس بۆ گەشا و ڕەحیم کە ئەم دەفەتت پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوە ماندوو نەبن ئازیزان وچانێک دەدەین و پاشان بابەتی کێشمەکێشی چینایەتی لە ئێستای جیهاندا لەگەڵ ئیبراهیم حوسێن تاوتوێ دەکەین دێنەوە لاتە
بینەرانی عزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش ئیبراهیم حسینمان لەگەڵدایە بۆ تاوتۆکردنی بابەتی کێشمەکێش و ململانەی چینایەتی لە ئەمڕۆیی جیهاندا. ئیبراهیم حسین ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی ئێوەش باش و سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ئێوەش ڕاستانتە بە هیوادارم بەرنامەیەکی باشمانێت. ئەمە باسی ئەوە بکەم کە ساڵانی ڕابردوو دەورانێکی زۆر باز لەوە دەکرا کە کێشمەکێشی چینایەتی نەماوە، ئەم ململانەیە مێژوو بووە یاخود لە ئەدەبیاتی کۆمونیستەکان نابووە، بەڵام لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی لە یەک ساڵی ڕابردوودا و لێشی ئایاری ئەم ساڵدا و لە پەیوەند بە ناڕەزاتیەکانی کرێکارانی فەڕەنساوە زۆر ئەبیستینەوە، تەنانەت لە ڕاگەاندنەکانی ئەوەی کە پێوترێ بەرەی ڕاستی کۆمەڵگە و بۆرژوازیشەوە ئاماژە بۆ دەدەن کە ئەمە ململانەی چینایەتیە یاخود ئەمە بە شێوەیەکی زیاتر لە جاران ئاماژەی پێکرێت. ئەمە پرسم کە ئایا کێشمەکێش و ململانەی چینایەتی واقعیەوە هۆکاری چییە؟ بۆچی ئێستا هەست دەکەی لە جاران زیاتر ئاماژەی پێکرێت؟ بێگومان خەباتی چینایەتی کێشە و ململانەی چینایەتی مۆتۆڕی مێژووە، محرکی مێژووە، ئەو مۆتۆڕ و بزوێنەرەی مێژووەکە هیچ کاتێک و لەی سەردەمێکا تاو کاتێک و کۆمەڵگای چینایەتی هەیە تاو کاتێک کە چەسانەوە هەیە لە هەر شێوەیەک و لە هەر ئاستێکدا بێ واقعیترین بابەتی مێژووە لە سەردەمێکا ڕەنگە ئاشۆکو مارکسەڵێ ئەم خەباتە چینایەتیە تاوێک ئاشکرا تاوێک نییە، بەڵام هەمیشە دینامیزم و داینەمۆی ئەو ئاڵوگۆڕە لە مێژوودا و هەر سەردەمێکی مێژووی کۆمەڵگای مرۆڤایەتی داوای کە دەگوترێت مەسەرەن چەندها پێش ئێستا نوێنەران و مفەکیر و ئایدۆلۆگە بۆرژواکان باسییانە کرد کە گوایە دەورانی دنیای سەردەمی خەباتی چینایەتی بەسەرچووە و خەباتی چینایەتی بدعە و داهێنراوی فکری کەسێکی وەکو مارکس و یان ڕابەرانی سوسیالیستی کۆمەڵگایە. ئەمە بەشێک بوو لە پروپاگەندەی جەنگی ساردی بەر لە بەشێکیدا و لە بەشێکیشیدا ئاماژەیەک بوو بۆ هەلومەرجێکی تایبەت کە تیایدا خەباتی چینایەتی لە هەندێک چوارچێوەی دیاریکراو لە هاوسەنگی هێزێکی سیاسی دیاریکراو دەچوە پێشەوە کە دەکرێت بڵێن لە دوای شۆڕشی ئۆکتۆبەرەوە جۆرێک سازشی پێیانەوت ئاشتی کۆمەڵایەتی کە لە ڕاستیە بەمانای ئەوە بوو کە چینە کۆمەڵایەتەکان چینی کرێکار تەبەقەی سەرمایەدار بە جۆرێک لە سازشی چینایەتی گەشتە بوون، ئەوەی کە باسییانە کرد و پێیانەوت کە گوایە ئەم سەردەما لە دوای شۆڕشی ئۆکتۆبەر بەدواوە گوایە کۆمەڵگا و مێژوو لە خەباتی چینایەتی خاڵی بووە، ئاماژەیە بۆ ئەوەی کە ئەو سەردەمەی دوای شتی شۆڕشی کرێکاری ئۆکتۆبەرانە جۆرێک هاوسەنگی سیاسی و ئایدۆلۆژی هاتووە پێشەوە کە تیایدا چینەکان جۆرێک هاوسەنگی هێزی دیاریکراودا خەریک بوون کێشمەکێش و ململانەی چینایەتی خۆیان لە ئاسێکی دیاریکراو لەسەر هەندێک مەسایلی دیاریکراو ئەبردە پێشەوە. ئەوەی کە ئەمڕۆ باسی ئەوە دەکرێت کە خەباتی چینایەتی و کێشمەکێشی چینایەتی جارێکی تر واقعیەتی پەیدا کردوێتەوە، جارێکی تر بۆتە یەکێک لە ئەو بابەتە هەرە سەرەکیانەی کە کابوسێکە ئەو کابوسێک سەر دنیای سەرمایەداری بۆرژوازی تەنانەت لێرە و لەوێ بە شێوەیەکی شەرمنۆکانە ئاعترافی پێ دەکەن ڕنگدانەوەی هەلومەرجی تازەی دنیاە کە تیایدا ئەم سازشە چینایەتی سازشی چینەکان تەواو بووە کە ئەمە خۆی لەو هاتنە مەیدانە گەورەکانی پرۆلێتاریا و چینکرێکاری ئەڵمانیا و فەڕەنسا و بەریتانیا و ئەو وڵاتانە پیشانە خۆی لەمانە پیشانەدا خۆی لەوانەدا گزارش لێ ئەکات کە ئەمە بۆ مانایەکە مانای ئەوەیە کە پێتر دنیا ئەم هەلومەرجەی
پێشوو ئەم هاوسەنگی هێزەی پێشوو تێدەپەڕێنێنە پرۆلێتاریە نەچینی کرێکاری ئەو سەردەما نە بۆرژوازی و چینی دەسەڵاتداری ئەو سەردەما دەتوانێت بە هەمان منتەقی پێشوو و لە چوارچەوەی هەمان هاوسەنگی هێزی پێشوو لە چوارچەوەی هەمان هاوسەنگی ئایدیۆلۆژی پێشوو کێشمەکێشی خۆی بەرەتە کێشمەکێشی خۆیان بەرنە پێشەوە لە هەردوو بەرەکە ناچارن بە شێوەیەکی ڕادیکاڵ لەو چێشمەکێشە چینایەتیەدا دەربکەون کە ئیتر دیارە ئەم هەلومەرجە دەگەڕێتەوە بۆ ئەو ئاڵ و گۆڕە زۆر بنەڕەتیانەی کە کۆتایی بە سەردەمی وەهمەکانی سەردەمی جەنگی سارد و شەڕی سارد و ئەوەی کە دنیای پێکدادانی ئایدیۆلۆژیەکانە دنیای پێکدادانی حەزارەت و شارستانیەتەکانە دنیای پێکدادانی کولتورەکانە ئەمەی پێچاوەتەوە بە شێوەیەکی واقعی ئێستا بە شەری ئەمڕۆ چینی کرێکاری کرێگرتەی ئەمڕۆ خەریکە لەسەر ژیان ئەجەنجێ خەریکە لەسەر مافەکانی خۆی ئەجەنجێ خەریکە بە شێوەیەکی ڕادیکاڵ ئەوەندەی کە ئێمە ئیبینین ئەو چوارچێوانە تێک ئەشکێنەوە لەو بەری شۆدیسانەوە بۆرژوازی ئەوەی کە هەیەتی ڕێکخستنەوەی دنیاە بە شێوەیەکی زۆر کۆنەپەرستانەتر وەرگرتنەوەی هەموو دەستکەوتانەی ئێستا چینی کرێکار نەسڵەکان و نەوەکانی پێشووتری چینی کرێکار بە زۆری خەبات بە زۆری شۆشی گەورە بە زۆری مانگرتنی گەورە دەتوانی بووی بیسەپێنێ و بەمانایشی دەتوانین بڵین ئەم سەردەمە سەردەمی تێپەڕاندنی موجاملەی چینایەتی پێشووە. بەڵام لە دەورانێکی درێژدا دەیان ساڵی ڕابردوودا بزوتنەوەی سۆسیال دیموکراتی لە ئەوروپا جێگەوڕێگیەکی گەورەی هەبوو ئەمەوەکو ئەوەش با بڵین ئاشتەواییەک لە نێوان ئەم ملانێ چینایەتیە لە نێوان کرێکاران و بۆرژوازیدا هەبوو کە بەیناوبینی دەگرت و بە جۆرەگەنی بەدیلێکی جیاواز بوو بۆ ئەوەی کە بە شێوەی خەباتی چینایەتی بخاتە لاوە. بەڵام لە ئێستادا لە بەردەم پاشەکشەیەکی زۆر گەورەدایە سۆسیال دیموکرات یعنی کە لە ساڵانی ڕابردووەدا چەندین وڵاتی ئەوروپادا دەسەڵاتی بەدەستەوەیان بەشێ بوو لە دەسەڵات و هەتا پۆستی سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و ئەوانەی بەدەستەوە بوو. بەڵام لە ئێستا پاشەکشەی کردو بزوتنەوەیەکی تر خەریکە دێتە مەیدانەیش بزوتنەوەیەکی ڕاسیستی و پۆپولیستی و تەنانەت باز لە فاشیزمیش دەکرێت. ئەمە بۆ وای لێ هاتووە کە سۆسیال دیموکرات هەڵبەت ئەوەش بڵێم بەشێکی زۆر لە لایەنگرانی بە چینی کرێکار هەژمار دەکرێت. بەڵام ئێستا خەریکە ئەم هێزە زیاتر لەگەڵ ئەم بزوتنەوەیشدا بە شێوەیەک تێکەڵاو دەبێت کە بە پۆپولیستی دەناسرێت. ئەمەیان بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی مادام خەباتی چینایەتی گەشتە ئەو جێگایەی کە سەردەمی سازشی چینایەتی تێپەڕێنێ بێگومان ئەو بزوتنەوە سیاسیانەی کە لە هەر دەورەیەکە لەو دەورە دیاریکراوەدا نوێنەرایەتی ئەم جۆرە لە سازشی چینایەتیان کردووە ئەتیبار و پێویستی خۆیان بەڕادەیەکی زۆر لەدەست دەدەن. ئەگەر ئێمە فەرزمان ئەوە بێت تا سوسیال دیموکراسی باڵی چەپی بۆرژوازی باوڵین لە ڕێگەی دانی هێندێک امتیازاتەوە بە چینی کرێکارەوانە توانی بێتی پێویستی و مەطلوبیەتی سیاسی و کۆمەڵایەتی خۆی هەم بۆ چینی کرێکار بە دەرەجەیەک لە ڕێگەی بزوتنەوەی سندیکایی و سندیکالیستی و ئەوانە بسەلمێنێت و هەمیش مەطلوبیەت و پێویستی خۆی بۆ چینی بۆرژوازی بسەلمێنێ. ئێستا کە سەرجەمی ئەم هەلومەرزە کۆتایی هاتووە سەرجەمی ئەم سازش و پێکەوە هەڵکردنە چینایەت کۆتایی پێهاتووە ئەم بزوتنەوەی بەنهاچاری هەم بۆ چینی کرێکار بۆ معنایە مەطلوبیەت و پێویستی خۆی لەدەست دەدات بۆی کە مەسەلەن لە ڕێگەیەوە مەسەلەن لە ڕێگەی سندیکا و خەباتی سندیکایی و ئیتحادیگەراییەوە بتوانێت هەندێک حەقە خۆی بسەپێنەیان بەرگری لە هەندێک دەستکەوتی خۆی بکات کۆتایی پێدێت بۆ بۆرژوازیش دیسانەوە ئەم مەطلوبیەتەی نامێنێت بەمانایە تەنانەت ئەوە ئەبینین کە سۆسیال دیموکراسی خۆی خەریکە لە ڕاستی بۆرژوازی تێئەپەڕێنەیان هەوڵەدا هەمان ئەوەرکانێک کە مەسەلەن ڕاستی بۆرژوازی لە سەردەمەیە بۆ دەسەپاندنی هەلومەرجێکی ڕاستڕەوانەتر بەسەر چینی کرێکارە
نوێنەراتی ئەکات ئەو بتوانێت نوێنەراتی بکات لەم کێشمەکێش و تێکدادانە بۆ نوێنەراتیکردنی ئەم نیازەی بۆژواسی بۆ ڕاست بۆ سەپاندنی ڕاستڕۆیەکی گەورەتر بماپێکی گەورەتر دابینکردنی هێزێکی کاری هەرزانتر چێ دەیباتەوە لێرەدا دیارە مثلەن ئەم ڕەوتە ڕادیکاڵە ڕاستەی بۆژوازی توانە و ئیمکاناتی وەڵامدانەوە بۆ نیازەی سەرمایە و بۆژوازی زیاترە تا سوسیال دیموکراسیە کە لەباری مێژوویەوە بە جۆرێک لە تعدیلکردنی سەروەت باڵێنەوەی کە پێ باڵین عدالەتێکی زۆرتر لە تەوزیعی سەروەت ناسراوەتەوە ئەم ئیمکاناتی بە دەرەجاتێکی کەمتر هەیە لە چاو بەرە ڕاستەکەی کە ڕاستە و کۆپی وایە دنیا کڕین و فرۆشتنە چێبەرچێیە بازارە هەرکەس ئازادە دەوڵەت و کومەڵگە نابێ و ناکرێت لە بەرامبەر فەردا لە بەرامبەر مافەکانی فەردا لە بەرامبەر هیچ مەسئولیە لە بەرامبەر تەندروستیەکەیدا لە بەرامبەر بێکاریەکەیدا لە بەرامبەر قانون و مەسکن و ماڵەکەیدا هیچ جۆرە مەسئولیەتێک لە خۆی نیشاندات هەرکەس ئازادە بڕواژیانی خۆی بکات چۆن بەڕێی خۆی لە ئاو دەردێنە چۆن ژیانی خۆی لەم دەگەێنێ بۆ بەیانی کارێکە ئازاد هەرکەس ئەو کارەکە کومەڵگە و دەوڵەتوان هیچ ڕەبط و هیچ کارێک هیچ مەسئولیەتێکیانی لە بەرامبەر فەردا ئەمە ئەم ڕۆتەیەکە لە جەوهەریدا ئەمە ناتوانانی هەتا بڵێن ڕاسیزم یانی ئەم بەشەی بۆژوازیە کە ڕاستە و خۆ بێ پەردە نوێنەرایەتی نیازی سەرمایە و بۆژوازی ئەم سەردەمە ئەکات بە ڕێخستنەوەیەکی ڕاستڕەوانەتری کۆمەڵگا لەسەر بنمای دابینکردنی هێزیکاری هەرزان و داسەپاندنی ڕاستڕۆیەکی دنیایەکی ڕاستتر و تاریکتر ئەمە چەند دەبێت چەند نابێ و ئەم کێشمەکێشە چینایەتیە بە چ سەرنجامێک دەگات ئایا چینی کرێکار ئەمە قبول دەکات یان ئەمی بەسەردا تێپەڕێ بە شەریەتی کرێکار زەحمەت کێشەمێ بەسەردا تێپەڕێ هەموو ئاماژەکان پیشانی ئەدەن کە بە مقابلیش لە بەرامبەر ئەمەدا دیسانەوە بۆ چینی کرێکاریش پێویستی دەرکەوتنی ڕادیکاڵ دەرکەوتێکی ڕادیکاڵتر لە بەرامبەر ئەو بەربەریەتێک کە ئەمڕۆ سەرمایە پێویستی پێویستی لە خۆی نیشانەدا ینی ئەمە نیازێکی واقعیە ڕادیکاڵ بوونەوە گەڕانەوە بۆ ئەشکالی ڕادیکاڵ شێوەی ڕادیکاڵتری خەباتی سیاسی لە اعترازی اجتماعی چینی کرێکاریشدا بە ناچار وەکو واقعیەتێک وەکو پێویستیەکی زۆر گەورە خەریکە بە شێوەیەک لە شێوەکان هەموو دەرکەوتنانەی کە ئەمڕۆی مەل ئەوروپای بینین بە شێوەیەک لە شێوەکان خۆی نیشاندا بەمانایەک خەریکە ئەوە بۆ چینی کرێکار یان ئەو واقعیەتە دەبینین کە بە ناچار چینی کرێکار ئەگەر بیوێ مقاومەتێکی جدی و حتا بیوێ مثلا سەرکەوتنێکی سیاسی جدی لە مقاومەتیدا لە بەرامبەر ئەو بربەریەتە سەر بکەوێت سەرکەوتنێکی سیاسی لە مقاومەتەدا بەدەست بێنێت پێویستی بە ناتوانێت بۆ نمونە لە ڕێگەی ئیتحادیە گەراییەوە ئەم کارە بکات ناتوانێت لە ڕێگەی ئەشکالی تری بەینابینی و نیوە و ناچڵەوە مثلا حتی تەنانەت دیفاع لە معیشەت و ژیان و ئەو ئاستی گوزەرانی ئەمڕۆی بکات بۆیە بە هەمان شێوە ڕادیکالیزمی سوسیالیستیش وەکو یەکێک لە پێداویستیەکانی ئەم دەورەیە بۆ چینی کرێکاری لێ هاتووە کە بوون و نەبوونی دەکرێت بە مقیاسی سەرکەوتن بێ لەو جەنگ و شەڕ و پێکدادانە چینایەتێکی ئێستا هەموو شارەکانی ئەوروپای گۆڕیوە بە شانۆی خۆی بەڵام قسەیەکی تریش هەیە کە ئەوترێت ئەگەر چەندە خەباتی کرێکاران لە وڵاتانی ئەوروپۆدا پێشڕەویش بکات و قوڵ بێتەوە بەڵام هێشتا سەرنجام ئەمان هەر لە ڕێی ئەحزابانێکەوە خەباتیان دەبەنە پێشەوە کە دەچنە پەرلەمانەوە یاخود لە ڕێکەی یەکێتیە سەندیکاکانەوە کە ئامانجیان تەنها گۆڕانکاری لە چەند بەندێکی یاسایی لە پەیوەند بە کرێکاران و قانونی کارەوە هەیە واتە ناچێتە سەر ئەسڵی ئەوەی کە خەباتی چینایەتی بە کۆتایی خۆی بگەێنێت و کۆتایی بە چینەکان بهێنێت ئێوە لەمبارەوە سەرنجتان چییە؟
بەرحاڵ ئەو باسێکە پێویستە بەسەر مشاهداتێکی واقعیتر لە بەرچاو بگرین لەو پێکدادانە چینایەتیەدا، ئەوەی کە مەسەلەن ئەحزابێکی دیاریکراوی چەکی بۆژوازی بتوانن خەباتی کرێکاری کەناڵیزە بکەن ئیستیفادە لەو پۆتانسیێلە ڕادیکاڵە ئەترازیە گەورەی ئەمڕۆی چینی پێکارکەن بۆ لە ڕێگەی وعددانی هێندێک امتیازات بە چینی کرێکار دیسانیشەوە بتوانن ڕۆڵێک بجێڕن لە پەیوەند بە تەرتیبات و تێکەولەکەی نێوخۆی خێزانی بۆژوازیدا. ئەمە باسێکە، بەڵام باسی من ئەوەیە کە هەلومەرجی دنیا بە جێگایە گەشتووە نیازی چینە کۆمەڵایەتیەکان بۆژوازی لەلایەک و چینی کرێکار لەلایەکی تر گەشتوتە ئاستێک لە پێکدادانیان ئەم پێکدادانە کۆمەڵاتی ئەم خەباتە چینایەتیە ئەوەندە کۆنکرێت بۆتەوە، ئەوەنە لەبەر یەک ترازانێکی گەورەی اجتماعی و طبقات چینایەتی کۆنکرێت بۆتەوە هاتوۆتە سەر هەستی پێکرێت بە شێوەیەکی مەنووس هەستی پێکرێت پێناچێت ئەم زوتنەوە بەینابەینیانەی چەپی سەر بە چینە داراکان بتوانن ئەم زوتنەوەی لەم ئاستەیە کۆنتڕۆڵ بکەن. بۆیە بەنسبەت بەڕای من ئەوە تەسەووری منە گەڕانەوەی ئەو ڕێگە ڕادیکاڵ و عەدالەتخواز و سوسیالیستی لە نێو چینی کرێکار وەکو یەکێک لە ضرورەتەکانی ئەم سەردەمەی لێ هاتووە، ئەمە وەکو ئیمکاناتێک پۆتانسیێلێک کە ئێستا هەستی پێ دەکرێت. بەڵام ئایا لە نێو چینی کرێکارە، لە نێو مەحافلی کرێکاریە، لە نێو ڕابەرانێکی کرێکاریە کەسانێک خەتێک مەیلێکی سوسیالیستی ئاوها پەیدا دەبێت کە بتوانێت هەر ئەم خەباتە چینایەتی ڕادیکاڵە کە ئێستا لە کۆمەلگای ئەوروپیە با بڵین لە کۆمەلگای غەربە لە ئارادایە بە دەنگێکی ڕەساتر نوێنەرایەتی بکە و تعبیری لێ بکات باسێکە یەکێک لە باسەکانە. بەڵام هەموو ئاماژەکان پیشانی ئەدەن کە زەمینەی ئیجتیماعی بۆ ئەم گەڕانەوە ڕادیکاڵە، بۆ گەڕانەوەی ئەم خەتە ڕادیکاڵە، بۆ معنایەش بۆ گەڕانەوەی مەسلەی ڕزگاری واقعی لە چوبسانەوە مەسلەیەکە بە بڕای من درەنگی یازوو دەبێتە یەکێک لەو بابەتەی کە لەسەر مێزی ڕابەرانی ڕادیکاڵی ئەم دەورەیەی خەباتی چینی کرێکاری لانیکەم بەشە پێشکەوتوەکانی دنیا ئەبێت کە معلوم بووە کە دیموکراسی سەرنجامە منتەقیەکەی ئەمەیە کە هەیە ئیتحادیە گەرایی سەرنجامە منتەقیەکەی بۆ بەشەر بۆ خەباتی کرێکاری بۆ ڕزگاری بەشەر هەمان ئەو شتێکە تا ئێستا بووە باسی ڕزگاری بەشەر و باسی پەیوەندی ڕزگاری واقعی بەو خەباتە چینایەتیە و بە بوون و بەهێزی و ئامادەبوونی ئەم ڕێگەیە کە مەسەلەی ڕزگاری لە کۆمەلگای چینایەتی ڕزگاری واقعی سوسیالیستی بێتەوە مەیدان یەکێک لەو باسانە یەکێک لەو دەرکەوتە یان دەتوانێت یەکێک لە سەرنجامە منتەقیەکانی ئەم ئاڵ و گۆڕە سیاسی و فکری و فەرهەنگی و واقعی و مادیە بێت کە ئێستا لە هەموو دنیاە هەستی پێکرێت. تۆ بینی مەسەلەن سوسیال دیموکراسی جوابی چێ بە مەسەلەکانی بۆ مەسەلەی ڕزگاری بەشەر؟ دیموکراسی مەسەلەن چەندی تر دەتوانێت مەسەلەن مەسەلەی ئەم دەرکە لە ئازادی بەشەر وەکو ئازادی بە بەشەریەتی ئەم سەردەمە بفرۆشێ. معلومە کە بەشەر زانێت کە لەم چوارچێوەیە بەم لە ئایدیاڵترین شێوەی خۆیدا کە دیموکراسی و لیبرالیزمە ئەمە چارەنووسی بەشەر، ئەمە ئەم ویلایەتیە واقعیە کە هەموو ڕۆژ مەسەلەن تێیدا ژیانی ئازادیەکەی لە بین دەچێت ناچارە 30 ساڵ 40 ساڵ هێزیکاری خۆی بفرۆشێ، هێشتا تەمین نییە، هێشتا لە ئایندی خۆی تەمین نییە، هێشتا ناتوانێت سەفەری ئازاد بکات، هێشتا ناتوانێت لە ژیانی خۆی دڵنیا بێت، هێشتا هەمان داستانەکە بەشەر 30-40 ساڵ بەرەو پێش هەموو عمری خۆی دقە بە دقە و سەعات بە سەعاتی ژیانی خۆی فرۆشتووە، یعنی ئازادی خۆی فرۆشتووە، یعنی هێزی کاری خۆی فرۆشتووە. ئەم پرسیارە بۆ معنایە ئەمە ئەو جێگایە تێدا ممکنە لە هەر کاتێکی زیاتر ممکنە کە مارکس بە هەمان
قەبارەی خۆیەوە بە هەمان قەبارە ئیجتیماعی و کرێکاری و چینایەتەکەی خۆیەوە بێتەوە مەیدان. ئەمەی کە دەکرێت چۆن دەکرێت لە چ پرۆسەیەکدا دەکرێت چۆن لەباری عملیەوە معنا پەیدا دەکات لە ئەحزابی سیاسیدا دەردەکەوێت لە ڕیزێک لە ڕابرانی سیاسی ڕادیکاڵ دەربکەوێت ئەمە باسێکە. هێشتا بەداخەوە ئێمە ئەو تەجروبێک لە کوردستان و لە ئێران و لەوانە مەسەلەن لە هاتنە سەری کۆمونیزمێکی ڕادیکاڵ کە بە توندی مارکسیستە بە توندی مەسەلەن لێنینیستە هێشتا ئێمە بەم حەدە لە ئەوروپا ئەمەمان نەبینەوە. بەڵام هەر هەڵچوونێکی کۆمەڵایەتی و تۆفانێکی کۆمەڵایەتی جددی بێگومان مارکس دەگەڕێنێتەوە سەر ئەم جێگە سروشتیەی خۆی نێو ئەو تەبەقەیە نێو بزوتنەوەی پرۆلیتاری ئەم سەردەمە بۆ ئازادی، چونکە لە ڕاستیە مەسەلەکە بەم شێوەیە پرۆلیتاری ئەم سەردەمە بەبێ مارکس ناتوانێت ڕزگار بێت، بەبێ سۆسیالیزمەکەی ناتوانێت ڕزگار بێت، بێ سۆسیالیزمەکەی ناتوانێت بێت اتحادیەگەرای ڕزگار بێت لە سۆسیال دیموکراسی ڕزگار بێت. ناتوانێت ئەو جەنگە گەورەیە چارەن و سازە لەسەر ژیان و ئازادی خۆی لەسەر مەسەلەی لە بن دەرکێشان و لە ڕێک دەرکێشانی چۆسانەوەی کاری بکرێت تیایدا سەر بکەوێت و ئەمە بگۆڕێت بە سەرکەوتنێکی سیاسی دیاری کراوە. ئەمە وەک پرسیار ئەوە بپرسم کە ئێوە چەندێ ئومێدتان هەیە بەوەی کە ئاماژەتان پێدات ئەم ڕزگاری بەشەریەتە و ئەم کۆتایی هێنان بە کۆمەڵگەی چینایەتیە بە سەرکەوتنی خۆی بگات؟ من بۆ خۆم پێم وایە بەشەریەت چینی کرێکار هێشتا ئەوەندە شرافەت، ئەوەندە دڵی بە ژیانەوە بەندە، ئەوەندە عاشقی ئازادیە، ئەوەنە عاشقی بەختەوەریە، ئەوەنە لە چوسانەوە بێزارە کە لە هەر تەکانی و ڕاستانێکی گەورەی سیاسی و کۆمەڵایەتیدا بگاتە ئەو قەناعەتەی یان بگەڕێتەوە بۆ ئەو قەناعەتەی کە ڕزگاربوونی واقعی ڕزگاربوونێکی سوسیالیستیە، ڕزگاریەکی واقعی و سوسیالیستی لەم ڕۆیە بەبێ مارکس، بەبێ ئەم خەتە سیاسیە لێنینیستیە کە ئیدعای هەیە لەسەر کۆمەلگا، ئیدعای هەیە لەسەر چارەنووسی کۆمەلگا و دەیەوێت ژیان هەر لەم سەردەمەدا بگۆڕێ، ئەو ئاڵوگۆڕەی کە پێویستە هەر ئەم سەردەمە ئێستا ئەتوانێت بگۆڕێ. ئێستا لە هەموو هەلومەرج لەباری مادیەوە، لەباری واقعیەوە، لەباری ئیمکاناتی تەکنیکیەوە، لەباری ئیمکاناتی مادیەوە هیچ کاتێک ئێستا هەلومەرج بۆ ئەم ئاڵوگۆڕە سوسیالیستیە لەبار نەبوو. هیچ کاتێک ئێستا هەلومەرجی مادی بۆ ئەم ئاڵوگۆڕە سوسیالیستیە لەبار نەبووە. سەرمایە گەشتوتە جێگایە کە بە شێوەیەکی زۆر بنەڕەتی لەگەڵ سادەترین پێداویستیەکانی بەشەری ئەمڕۆ بۆ ژیانێکی ئازاد، بۆ ژیانێکی خۆشبەخت تووشی بەرکەوتن بووە. ئەمە مەجال نایڵێتەوە بۆ ئەوەی کە ئەم بەشەریەتە نەکەوێتە فکری ئەوەی کە ئەم بەندایەتیە چییە، بۆچی من ناتوانم لەنێ ئەو دەریای سەروەت و سامانە کە هەیە بۆ خۆشبەخت ژیانی من، بۆ ئازار ژیانی من، هێشتا من ناتوانم، هێشتا من ئەو ژیانم هەیە کە ئێستا تیاژیم. ئەمە ئەم سەردەمەیە بە بڕوای من، ئەمە ئەم سەردەمێک ئەم پرسیارانە کە مارکس لە 150 ساڵ تازە لە سەردەمێکە کە سەرمایەداری لە سەرەتای هەڵچوون و گەورەبوون و گەشەی خۆیدا بوو هێنایە ناو جەدەلی ئیجتیماعیەوە کە ئازادیەکی واقعیە، ئازادیە بە شێوەی مادی، ئازاد ئەگەر بتوێ ئازاد بیت ئەبێ لەو شێوە ژیانە ئازاد بیت کە وا دەکات تۆ ئازاد نەبیت، تۆ ئازاد نەژیگەیت. کۆیلایەتی کاری بەمانای کۆیلایەتی کاری بەکرێ. ئیتر معلوم بووە بزوتنەوەی ژینگە پارێزی ڕەنگە وەڵام بەنیازی کەسێک داتەوە و گۆڕانێک لە ژیانی کەسێک دروست بکات، دروستی دەکات ناکە باسێکی ترە. دیموکراسی خوازی زۆرتر و داواکردنی دیموکراسی زۆرتر ڕەنگە نیازی کەسێک وەڵام بداتەوە. ڕزگاربوونی ملی ڕەنگە نیازی کەسێکی تر، فێمینیست ڕەنگە نیازی کەسێکی تر،
بۆ جۆرێک ڕزگاری ڕۆڵام داتەوە بەڵام ڕزگاری واقعی لە سەردەمێ دنیا ڕزگارێکی سوسیالیستیە ئەمە ئەو پرسیارەیەکە ئەم سەردەمە بە ناچاری دەبێت لە خۆی بکە بە شێوەیەک سەردەمە لە خۆی بکە ئەگەر ئەمانە پەیدا ببن لە چینی کرێکاری ئەم سەردەمەیە ڕێگاکەی ئاسانە ئەو ئیمکاناتە هەیە ئەو بەشریەتە هەیە ئەو پرۆلتاریایە هەیە کە ئەتوانێت بچێتە پشیە ماڵ و گۆڕە بەڵام هەرواش ئۆتۆماتیک نییە کاری دەوێت بەرنامەی دەوێت داکۆچیکردنی دەوێت مدعیبوونی دەوێت هەموو شانەی پێویستە و هیوادارم ئێمە لە دەورەی داهاتوودا ئەم هەوڵ و تەقەلایە بۆ زیندووکردنەوە وەڵامدانەوە بەو نیازای زوتنەوەی ڕزگاری پرۆلیتاریا ڕزگاری واقعی پرۆلیتاریا پڕ بکەینەوە کاویش گەڕاندنەوەی مارکسە بە معنایەک بۆ هەمان ئەو جێگای کە تێیدا مارکس دەتوانێت قودرەت بێ و چینی کرێکارەگەر بەدەستیەوە بگرێت بمعنایە یعنی هەم پرۆلیتاریا بەشەری کرێکار و چۆساوی ئەمڕۆ بۆ ڕزگاری بتوانێت ئەو شتە بەدەست بێنێت کە پێویستێتی کەم مارکسە و مارکسیش ئەو هێزە کۆمەڵایەتی بەدەست بێنێتەوە سوسیالیزمی مارکس ئەو هێزە کۆمەڵایەتی بەدەست بێنێتەوە کە ساڵانێکە بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر هەزار و یەک شتیان لێ دروست کردووە هیچ ڕەبتی بە مەسەلەی ئازادی و مەسەلەی مارکس و سوسیالیزمی مارکس و کۆمونیزمی پرۆلیتاریەوە نەبووە. ئیبراهیم حوسێن زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. منیش زۆر سپاسان دەکەم و هەر سەرکەوتوو. زۆر سپاس. ئازیزان هەر لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان. سوپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە. تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموولایەک و هەرشاد و سەرکەوتوو بن.